هەموو لە یەکتان بەخێر بێن. دیارە ئەمە دووەم ڕۆژە کارمەندانی تەندروستی ئەو پزیشکانی کە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا خزمەتەکەن بە تایبەتی ئێستا لە بەردەم نەخۆشخانەی شەید هێمن کە خزمەتەکەن ئەوە لە مانگی هەشتەوە پارەی هاندانیان پێنەدراوە و نەک هەر بەوانی سلێمانی بەوانەی قەزاکانی چ پێنجوێن چ شارەزور چ دەربەنی خان چ چەمچەماڵ چ هەموو قەزاکانی تر دوکان ئەمانە هیچیان پارەی هاندانیان لەو کاتەوە وەرنەگرتووە. سەبەبی ئەمە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە و لەگەڵ لایانی پەیوەندیدار قسەمان کردووە. دیارە ئەم 3 ملیارە کە بۆ پارەی هاندان دەستنیشان کراوە لە 2021 ئەم 3 ملیارە 936 ملیۆنی بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەم 936 ملیۆنە بەشی نەکردووە کە پارەی هاندان بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا خەرج بکە. بۆیە بە کتابێکی تر بەڕێوەبەری گشتی بەم کتابە داوای ملیارێکی کردووە لە مانگی دەیە. داوا ئەکا کە ملیارێکی تر ئیزافە بکرێ بۆ ئەوی بتوانن پارەی ئەو 5 مانگی کە نەدراوە خەرجی بکەن. و بەڕێز وەزیری تەندروستیش بەم کتابە جارێکە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە کە ئەو پارەیە خەرج بکرێ و داواشی کردو لە 2021 خەرج بکرێ. بەڵام خەلەکە لە چیایە موافقەتی ئەم پارە هاتوۆتەوە لە 2022 خەرج بکرێ. ئەمانەش 5 مانگە شەونخونیەکەن 5 مانگە ئیشەکەن دینارێکیان وەرنەگرتووە و ئەکسەریەتی ئەم بەڕێزانە خۆبەخشن. زۆربەیان هیچ سەرچاوێکی داهاتیان نییە. ئەو بڕە پارەش تەنها بۆ هاتوچۆ و بۆ خواردن و بۆ پێداویستەکانی خۆیان خەرجەکرێ پارەیەکی زۆر ڕەمزیە. بۆیە ئێمە لەگەڵ وەزیری تەندروستی ئێستا لەسەر خەتین لەگەڵ بەڕێوەبەری گشتی لەسەر خەتین کە ئەمڕۆ جەنابیان هەوڵێکی جددی ئەدەن بۆی لەگەڵ ڕێی وەزارەتی داراییەوە بتوان ئەم کێشە چارەسەرکرێ. ئومێدمان وایە ئەمڕۆ ئەو کێشە چارەسەرکرێت لە چارەسەر نەکردنی ئەم کێشە بە دڵنیایی کێشەی گەورە ڕووەدا و نەخۆشەکان ڕوبەڕووی زیانە بنەوە. ئەم پارەیە بەشی سلێمانی نەکردووە. ئەم پارەیە لەبەرەوەی لەوێ دابش کراوە بەڵام بڕی پارەکەی ئەوێش کەمە. ئێمە لێرە زۆرێک لە کارمەندەکانمان خۆبەخشن. مشکلی ئێمە ئەوەیە کە زۆربەی نەقسەکانمان بە خۆبەخش پڕکردوێتەوە و خۆبەخشەکان ناتوانن بە تەحملی 5 مانگ بێپارەی بکەن. بۆیە خەرەلەکەی ئێمە زیاتر ئەمەیە لە هەولێریش بەڵێ کێشەی ئەویان هەیە بەڵام کێشەکە لە سلێمانی زەقترە لە سلێمانی زیاترە لەبەرەوەی زۆرترینی خۆبەخشە و زۆرترین ئەو کارمەندانی لەوێ کارەکەن خۆبەخشە و ستافمان زۆرە و نەخۆشخانەمان زۆرە سەنتەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنامان زۆرە چ لە سلێمانی چ لە قەزاکان. ئێستا ئەمە نەخۆشخانەی شەید هێمنە 22 بێدمان هەیە لە عینایە خۆ هەر نەخۆشیێک ئەگەر لە ئەهلیەکان بێ لە 1 ملیۆن بۆ 2 ملیۆن شەوانە لێسن لێرە بە فریە. حەق وایە حکومەت زوو بەدەمەم کێشەوە بێت چکە هاوڵاتیان توانای ئەویان نییە بچن ئەهلیەکان حکومەت بۆ نایە بەدەم و کێشەوەکە باسی کەم تەرخەمی حکوومەتی تایە ڕۆتیناتە بینی نەبوونی تەنسیقێکی باشە لە بینی وەزارەتەکانە ئەینا خۆسەوە موافقەت هاتوۆتەوە. ئێمە ینی بەڕاستی من بۆ خۆم هیچ گلەیەکم لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی نیە و کتابەکانە بۆیان ناردوم کەوان ئیشی خۆیان جێبەجێ کردو بەڵام ئەو موافقەتەی کە هاتوۆتەوە خستویانەتە 2022 ئەنجا ئەوان هاتوون پارەی هاندانەکەیان زیا کردووە دەستیان خۆش بێت لە 3 ملیارەوە کردویانە بە 4 ملیار بۆ 2022 بەڵام حەلی 2021یان نەکردووە. ئێمە نەچوینەتە 2022 تا ئێمە کێشەی 22مان بۆ حەل پارەی هاندانیان لە 3 ملیارەوە کردو بە 4 ملیار بۆ ساڵی داهاتوو بەڵام ئەم ساڵ کێشەی ئەم ساڵیان چارەسەر نەکردووە کە ئێمە ئێستا کێشەی ئێسەمان هەیە کێشەی ساڵی داهاتوومان نییە. نا پارەی هاندانەکە زیاکراوە بۆی ئەمە ڕوونەیاتەوە لە ساڵی داهاتوو بەڵام ئەم 5 مانگە چارەسەر نەکەن. مەسیری 5 مانگەکەمان دیاری نییە. تۆزێک پێش ئێسا بەڕێز وەزیری تەندروستی وتی خۆم سەردانی کاک ئاواتەکەم بۆی بتوانین کێشەکەتان بۆ چارەسەر بکەین. باشە مانگرتنی ئەمانە دوانی چاودێری دارای راپۆرتێکی بڵاو کردەوە کە ناڕوونی لە خەرجکردنی پارەی کۆرۆنا هەیە لە سلێمانیەوە تا چەند ڕاستەوە ئەبێ هۆکارێک ببێتەوەی بۆی کە ئەو پارەی بەشی کارمەندان نەکات. نا ئەوە بەڕێوەبەرایەتی گشتی جوابی ئەوەی داوەتەوە دووش لە حاڵەتی کتوپڕە عادەتەن کە پارە خەرجەکرێ لەلایەن هەش دایریەکەوە هەش بەڕێوەبەرایەتیەکەوە چاوەڕێی ڕۆتیناتی حکومی ناکە و ڕۆتینە چاوەڕێ ئەمە بکەیەوە تا کێشەکان چارەسەر نابێ بۆیە بە خێرایی پارە خەرجەکرێ پێداویستیەک ڕێشتەکرێ بۆی بتوانی کێشەکە چارەسەرکەی بەڵام لە دوایەوە کێشەکە چارەسەرە بێ بۆ نمونە لافاوە بوومەلەرزەیە کۆڤیدە هەشتێکە دوایە کێشەکە چارەسەر بێ ئەنجا ڕقابەی مالی هەیە بۆ وا خەرجتان کردو ئەی لە کاتی کێشەکە لەکوێ بوون بۆ ئێمە پێمان وانیە لەو مەجاالە گەندەڵی کرابێ ئەمە ڕۆتیناتی حکوومەتە
کە ئێستا هاتوون ڕێنمایەکان دەرەکە. کاکاوشین لە دنیا ینی کە کەسێک بەخۆ بەخش بۆ شوێنێکی شەکە دەبێت شوێنە ئازاژنەویست ینی داهاتێکی نەیە بەڵام حکومەت ئێرە حکومەتێکی سەبەلاح داهاتێکی هێچگار زۆر لەبەردەستە خۆشی ئەم هەموو گەنجە بۆ منە بەخۆ بەخشیشی کاکی خۆ مۆزوعی خۆبەخش بۆی لای هەمووتان ڕوون بێ دوێنێش لەگەڵ کاک دکتۆر هێش بۆمان ڕوونکردنەوە ئێمە لە پارێزگای سلێمانی ئەبێ میلاکمان وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی قسە بکەم ئەبێ میلاکمان 27000 کەس بێ ئێمە 13400 میلاکمان هەیە واتە لە 150 میلاکی ئەم بەڕێوەبەرایەتیە بەتاڵە پڕ نەکراوەتەوە لەم قەیرانە حکومت پڕی نەکردوێتەوە ئەم 13400 کەسە نیوەی ڕێکی 30 ساڵ و 35 ساڵ خزمەتی هەیە بڕۆ ئەوە خەسخانەی مناڵانە هەفتەی پێشوو بەڕێوەبەرەکەی ئەیوب بە بێکارمەندی خەسخانەکەم پێ ناڕوە بڕێەوە بڕۆ بۆ ولادە لەگەڵ بەڕێوەبەرەکەی قسە بکە خەسخانەکانی ئێمە نەقسێکی زۆری هەیە ئەوانەشی کە هەن تەمەنیان هەیە 244 کارمەندی تەندروستی لەم شاری ئێمە شێرپەنجەی هەیە کە دەوامەکە جگە لەوانەی فەقەراتیان هەیە عملیاتی دڵیان هەیە ئەوە نەخۆشخانەی مناڵان کارمەندم هەیە 30 ساڵ خزمەتی هەیە عملیاتی دڵی کراوەتە لە تەواریەکە دەوامەکە پێی ناکرێت بۆیە ئێمە هاتوین ئەم بۆشایانەمان بەم گەنجانە بە خۆبەخش پڕ کردوێتەوە بە ئومێدی ئەوەی لە 2014 خۆبەخش ئیشەکە بە ئومێدی ئەوەی دەی 2015 دەی 2016 وا گەشتوینەتە ئەگەینە 2022 حکوومەت مەجموعی کارمەندمان بۆ دامەزرێنێ دای نامەزرێنێ بۆیە تەندروستی ئەگەر ئەم خۆبەخشانە نەبێ ئەڕوخێ پەیچێکەوێ بە تایبەتی کۆڤید بۆی هەموو کەس بزانێ بڕۆ بۆ قینایە بڕۆ بۆ قاوشەکان بڕۆ بۆ ئەمە خەسخانەی جمهوری بڕۆ بۆ سەرچنار بڕۆ بۆ عەلی ناجی بڕۆ بۆ هەموو شوێنانی کە کۆڤیدی تایە لە 180 ئەو کارمەندانی کە خزمەتی تیاکەن هەمویان خۆبەخشن بۆیە حکوومەت دەبێ ئاور لەوە باتەوە کە کارمەندی تەندروستی دامەزرێنێ پزیشک دامەزرێنێ بە سوپاس و هەفتەی لەم یەک دوو ڕۆژە کۆمەڵی پزیشکیان دامەزراندووە دامەزرانی پزیشک پەکی نەکەوتووە بەڵام کارمەندی تەندروستی لە 2014 دامەزراندنی بۆ نەکراوە یەک وەجبەی کەم نەبێگرێبەستی بۆ کراوە ئەم شارە ئاوا ناڕوا بڕێەوە تەندروستی سلێمانی تەندروستی لە هەرێمە ئەگەر دامەزراندنی بۆ نەکرێت بە دڵنیایی پێتان ئەڵێم ئەڕوخێ هەموو ساڵێ سەدان کەس خانەنشینە بێ سەدان کەس فەسڵەکرێ سەدان کە سەفەرەکە بۆ دەرەوەی وڵات دەوامەکەی جێهێڵێ شوێنەکانی بەتاڵەمێنێ بڕۆ کارمەندێ لەم خەسەخانە 30 ساڵ خزمەتی ناتوانێت نەقڵ بێ بۆ خەسخانێکی تر بۆچی ئەگەر نەقڵ بێ قاوشەکە پەیچێکەوێ ئەوە وەزعی صحیح ئەمە جۆرێکە لە فشار ئێمە بەردەوام فشارەکەین بۆ هەمووتان ئەم ڕاگەیەنکارانە ئێمەمانان بۆ چیە ناسن لەبەرێ ئەوەمان فشار کردووە بەڵام وەکو پێویست ئاوردانەوە لە سێکتەری تەندروستی نییە ئەمە ئەنجومەنی وەزیران بەڕاستیە بێ ئاور لە وەزارەتی تەندروستی باتەوە ئاور لەو نەقسە زۆرە باتەوە لە 2014 قەقەیران دەستی پێکردووە نزیکەی 50000 مۆزەف میلاک لە وەزارەتی تەندروستی بووە ئێستا 8000 میلاکی فەوتاوە لەو کاتەوە یعنی 8000 موچەخۆری کەم بۆتەوە حکوومەتی هەرێم لە وەزارەتی تەندروستی لە دوای قەیرانەوە باش نەبێ بێ ئەو شوێنانە پڕکاتەوە زیایی نەکات بۆ پێش قەیران 50کە نەکا بە 51 و 52 با بێت ئەوەی نەقسە بیگەێنێتەوە بە 50